تۆکەم زۆر مەمنون تۆم بەڕاستی تۆ هاوخەمی وڵاتی میلەتی کوردی بەڵێ بەڵێ زۆر سوپاس دەکەم. مەمنونم. تۆ چی خۆت بنازێنێت تۆ دایکی کاک محەممەدی وەنیە؟ دایک محەممەد سامانم ئەو سجێ لە سیسێ دوێنێ کەش چوبمە بەخاو گەڕامەوە. بەڵێ زۆر سوپاس و دەستخۆشی لە تۆکەم بەڕاستی لە خەممان بوویت مەمنونم. ئیشتە بە قسە ئەلاساس بەڵێنێکمان پێدرا لەلانی وەزیرەوە. وەزیر چێ؟ کوڕەکەم لەلایەن چێوە؟ چێ پەیوەندی پێ؟ لەلایەنی ما خالید شوانی و جەماعەتی ئەوانەوە بەڵێنم پێدراوە ئینشاءالله کوڕەکەم بگەڕێتەوە. ئاخر چۆن دڵنیای لەوەی کە ئەوان کوڕەکە دەگەڕێنەوە شوێنی خۆی و لە مەوعیدی خۆی ئازادی دەکەن؟ یعنی چۆن دڵنیاییان دای پێت؟ قادر وا بەڵێنیان پێم داوە 100% عەلە ئەساس کوڕەکەم بەڵێ ئەگەڕێنەوە بە ڕۆژ جومعە ئەبێ بگەڕێتە سیسێ. یانشم تۆ نەگاتە سیسێ من هەمان شێوەی شەوی جومعە تەلەفۆنەکەم لەگەڵ قادرە و زۆر شتش ئەڵێم و زۆر ڤیدۆشم هەیە و شتشم بەلاوتە ئەیدەمە دەستەوە وتیان کاکە تو کوڕەکەت ناوێتم بەرۆڵای من ئەڵێ چۆرە چت تێ دوو چاساخ ئەگە کوڕەکەم بێتەوە هیچم ناوێت وتیان شەرت و پەیمان ئێمە کوڕەکەت بۆ بگەڕێنینەوە. چی تر پەیوەندی کەسی تر پەیوەندی پێوە نەکردی؟ وەڵاهی وەکو پەیوەندی نا بەس خۆم چوم ئەوەم کردووە ڕۆژم لە محکەمەی کەرکووک داوام کرد. نا ئەو شۆ هیچ مەکتەبیت کە کەسی تر پەیوەندی پێ نەکردی بە ناوی بەرپرسی یەکێتی؟ نا کەسیان تەلەفۆنیان بۆم نەکردەوە کەسیش ئاگاداری نەکردووە بەس وەکو کە ناڵم لە ماڵی کاک خالیدەوە قسەمان وەرگرت وتی بەڵێن شەرتە ئێمە ببمە باوکو برا بۆت کوڕەکەت بۆ بگەڕێمەوە حەقی خۆتت پێ بدەم و کوڕەکەت کتاب کێسەکەی بە خاشی داخەم بە سەر چاو لە وەعدی خۆشی بەرێدین ئەبایە بەیانی بەرگوایە کوڕەکەم. ئەی بۆ دەکرێتە جومعە و دوای جومعە ئازاد دەکرێتن یعنی؟ ئەڵێن تەفسیری بەغا تاجی جومعانان دێت ئێمە جومعە ئەینێرینەوە ئەمەشتم بۆ 2 ڕۆژ و 3 ڕۆژ ئاسایە بەلامۆقەنە ئەوەسم چاوەڕێیەکەم بەسە بۆیە من داوی کوڕەکەم بەرگوایە مادەم ئەوانە وعدەیان پێم ساحێب وعدن وەلە شەرمی بکوژێنەوە مادەم ساحێبە وعدەیان پێم داوە وتم باشە من بەسەر چاو ڕاوەستم چاوەڕوانی ئەو ڕۆژەشەکەم ئەگەر ئەو ڕۆژە نەبێ شەربێ 100% من هەلێ لە کەرکووکۆ دێچمە تەفسیری بەغام کردو و قسەم کردو داخ لە دوم بۆ ڕشاندوومە مەگە خۆم بزانم چی خەفەتێکم خوادە لە سەعات 3 شەو ڕۆیمە سەعات تەکە 4 ئێوارە 10 دقە کوڕەکەم بینیوە زۆر شتم بەلاوە هەبووە بەس وازارە چاوەڕێکەکەم بزانم ڕۆژم ئەم کوڕەکەم دێتەوە. بەڵێ باشە ئەگەر ئەما 2 ڕۆژەش چاوەڕێ دەکەین مادام بەناوی وەزیری دادی عێراقەوە پەیوەندی بە تو کرایە کە ڕێچکەی قانونی خۆی وەربگرێت هیچ ئەو لێپێچیلۆش لەگە بەدواچوون لەگە سەر ئەو کەسانەی تریش بکرێت کە بەرپرس بوون لەو تاوانە ئەگەنا ڕۆژی هەینی هەم ئەمە دەنجی کاک محەممەد سامانمان لە دەستە هەم دوای ئەوە توش وەرەخات و ئێمە زۆر دەنگ بەڵێ باشە با کاتت نەگرم ببوورە کات درەنگە لاینگۆ بە هیوای ئازادکردنی کاک محەممەد سامان بە هیوای ئەمەش ئامانجمان ئەوەیە کە کوڕەکەی تو یعنی ژانمان گرت کە ویسیان تەمەنی سزای درێژکەن و بەڵێ من مەمنون لەو کەسانە کە خەمی لە کوڕی منی خوارد و ئاتەتە سەرخەت و جۆ لە مناڵێکی هەژارێکرێ دەست و پێی ئەو کەسانە ماندووبوونیان ماچەکەم نا واجبە دادی من واجبی هەموومانە کە داکۆچی لە خەڵکی بەداخەوە یەکێتی دەبووە لە جیاتی ئێمە بووایە خەمی لە کوڕەکەت بخوات بە زۆر سوپاس دەکەم تا 2 ڕۆژەش ڕادەوەستی نەگەنا شتەکان هەموو ئامادەیە دەیکەینە دیاری لۆ پاڕێ بەڵێ دەست خۆش بێ بەڵێ سەرچاو